جنابی مسلمانان بەتایبەتی گەنجەکان ڕەحمەتی خواتان لەبێ ئەوانەیشی کەی فەیسبووکیانەیە ئێمە زۆر جارەڵێین شتێک ئەبیسی یەکسەر بڵاوی مەکەرەوە کاکە ڕاست نییە تۆ هەواڵی درۆ خوا پەناماندان بڵاوەکەیتەوە وەڵڵای شەرتەگەیە یەک کەس لەسەر دەستی تۆ بترسێ وەڵڵای تۆ گونەحباری ئەوە با سەریح بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم نابێ برای مسلمانت هیچ کەسێ بترسێنی کابرا کەمی هەڵامەتێتی تۆ لە فەیسبووکیان لایە ئەڵێی وەڵا کاکە ئەوەی هەڵامەتی بێ ئەڵێن ئەوەی هەڵامەتی بێ ئەم نەخۆشیە کابرا ئەژنۆیشکێتر کەمێک کۆکەی هەیە تۆ ئەڵێی وەڵا کۆکەی بێ ئەژنۆی ئەشکێ یەکسەر وەڵا ئەگەر ئەمە بێ نە کاکە گیان ئەمە مەڵێ ئیحسایی کراوە لە مناڵە توش نایە زۆر لە تەمەنی گەنجایەتی شاکەمە ئەوانەی تەمەنیان بەرزە نەخۆشیانەیە بەعدەجار بە هەواڵێ ناوەچێ کابرا سێرەکەی شەکەرەی هەیە زەختی هەیە نەخۆشی دنیای هەیە تۆشە ڕۆی لە بنگوێ ئەڵێی وەڵای ئەوەی هەڵامەتی بێ و ئەوەی ئەمەی بێ و ئەمەی بێ و ئەمەی بێ وەڵا نەخۆشە پیچەکەی گردووە کابرا سێرەکەی لەوەش خۆیەکی لێنوێتە ئاگایە ئەی تۆ بۆ ئەم هەواڵە فرە خۆشە بڵاویکەیتەوە دایم و سەعات موژدەی خۆش بدەنە خەڵک پێغەمبەری خوا ئامۆژگاری هەمومانەکە موژدەی ناخۆشتش بیست بانی دەبان لای خۆت سڕیکە بڵاوی مەکەرەوە قسەیەکی خۆش بکە قسەیەکی شیرین چونکە دنیا تاڵە توش تاڵتریەکەی نابێ ڕەحمەتان لێبێ لە فەیسبووکە بەتایبەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان شتی خۆش و باش بگێڕنەوە ئیسە تۆ بۆ لێرە تۆقیتە ئێوە سینە لە سین نەخۆشیەکە لە سین نەبووە بەڵێ ئێ مسلمانان هە ناو سینە تا ئێستاکەیەک مسلمان لە سین نەیگرتووە ئێ تو بۆ لێرەوە تۆقیتە لێرە بۆ زاوڵت تەقیە بۆنە یعنی یەکسەر بۆ ئێمە وابین یەکسەر سێکە دوێ شۆفێرە شەوچیان کرد لەسەر بەنزین ئەمە چییە؟ یعنی من سیارەکەم پڕ بێتر تەواو ئەی دوای سیارەکەم پڕ بی چێ بێ ئەی چێ پاڵێنەی ئەمە چێم عەقیدەتە چی ئێمە کاکە گە خوا نسوێتی من بمرم ئەمرم حەزێتی هەموو دنیا با قسایی من بێ ئەوە سینە سێریکەن سین تەحەدای ئەمریکاکە ئێستا ئەڵێن لەوەی ئەم ڤایرۆسە ئەمریکاش دای نابێ احتیمالی واش هەیە ئەو سینە پشتیشکان ئەوە تا لە ئەژنۆ کەوت ئەم ڤایرۆسە ئەوە نازانێ ماڵی دەوڵەمەند و ماڵی فەقیر و وڵاتی گەورە و وڵاتی بچووک خوانەکە ڕووکا لە یەکێک تەدمیرێکە بۆیە ئێمە وا نەبین یەکسەر زاوڵمان بتەقێ و لە ترسا خەرکە ڕوحمان دەرەچی هەر لە ترسا خەرکە ڕوحمان دەرەچی ئەی بۆ نەبترسین یعنی نابێ ئەمە خراپە بەڕاستی بەڵام تەوەکل لەسەر خوا بکە هیمەتت بەرز بێ لەگەڵ چارەسەر ئەوەی کەوا دەقە بە دەقە ئەوەی کە بڵێن وزارەتی سەحە بڵاوێکاتەوە تۆ جێبەجێی کە بۆ مسلمانانی ڕاگەیەنە ئەمە باشترین خەیرە